سڵاو لە تۆ لە بینەرانی کوردستان 24 جەمال منیش بە هەمان مەبەست میوانەکەم بانگێش کردوتە ئێرە پرسیاری لێ یەکەم کە تا بزانین سێیەم ڕۆژی پێشانگای نێودوڵەتی کە ئەمە شەشەمین پێشانگای نێودوڵەتیە لە هەولێر بەڕێوەچە بە شێوەیەکی سەرکەوتوانە لە سێم ڕۆژدا چۆن بووە و دەرەنجامی کارەکانیان لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا چۆن بووە کە ئەوەندەی ئێمە لێرەین گرم و گوڕێکی زۆری پێوە بووە و زۆر باش بەڕێوە چووە بەراورد بە ساڵانی دیکە هەموو پێشکەوتنەکانی پێوە دیار بووە. جا ئەمە زیاتر پرسیارەکەکەم لە میوانەکە کە خۆیان شارەزاترن لەو بابەتە بۆیە میوانداری بەڕێز هەردی حاجی سەلاممان کردووە بەڕێزیان ڕێخەری پێشانگاکان وە ساڵانە جودێکی تەواوەکەن بۆی کە بتوانن زۆرترین پرۆژەی وە بەرهێنان لێرە نمایش بکەن لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە و جگەلەوەی کۆمپانیانە خۆیەکان لێرە کارەکەن چەندین کۆمپانیای بیانیش هاتوون ئەمڕۆ لە 16 وڵاتی جیاوازەوە ئەم چەند ڕۆژە لێرە بوون نمایشی پرۆژەکانیان کردووە. جا ئەمە هەوڵ و ماندووبوونی چەندین مانگەی ئەوێت کە کاری تێدا بکەن بۆی کە نیشانی بدەن لە هەرێمی کوردستان لە کاتێکدا لە کەرتی خانوبەرەدا بوژانەوەیەک هەیە بەڵام لە پشت ئەم بوژانەوەیەوە چ کار و چه ماندووبوونێک کراوە. بەڕێز هەردیم کاتت باش بەخێربێ. زۆر سپاس بەڕێزی. ڕۆژێکی باش بۆ ئێوە بۆ هیوایم کە ئەم ڕۆژ بە هەمان شێوەی دوێنێ و پێرێ باش بێت. خۆتان قسەتان چیە لەسەر ئەو دوو ڕۆژەی ڕابردوو؟ ئایا لە دەرەنجامەکانی رازین؟ سەرەتا زۆر سپاس دەمەوێت لەوە دەست پێ بکەم زۆر سپاسی کەناڵی K24 بکەم وەک یەکێک لە سپۆنسەرانی میدیایی پێشانگای نێودەوڵەتی هەولێر. جێگای دڵخۆشی ئەو داتانەی لەبەردەستمانە لە دوو ڕۆژی ڕابردوو کە بە سەدان شقە و ڤیلە فرۆشراوە لە ماوەی ئەم دوو ڕۆژە و بە هەزاران هەلیکار ڕەخسێنراوە لە ماوەی ئەم دوو ڕۆژە بۆ گەنجان. تاوان ئەمە شەشەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێرە بۆ خانوبەرە و وەبەرهێنان لە 280 کۆمپانیا پێک هاتووە و لە 16 وڵاتی جیاوازەوە هاتوون. کۆمپانیای بیانی زۆر تێدا ئەم ساڵەکە. ئێمە زۆر بەو داتانەی لە بەردەستمانە زۆر دڵخۆشین لە ماوەی ئەم دوو ڕۆژە. داتاکان چیاڵێن بەراورد بە ساڵانی پێشووتریان ئەو پێنج پێشانگای پێشتر کراوەتەوە؟ داتاکان ئەومان پێ دەڵێتن کە ئەم کۆمپانیانەی خانوبەرە وەبەرهێنان کە بەشدارن لەم پێشانگایە ئەم ساڵ ئۆفری زۆر باشیان هەبووە، داشکانی زۆر باشیان هەبووە. بۆ نمونە کۆمپانیایەکی خانوبەرە وەبەرهێنان کە پرۆژەی نیشتە جێبوونی هەیە لە پێشانگا دەتوانین بڵێن مەتری بە $1100 فرۆشتنی کردووە لە ماوەی ئەم 4 ڕۆژەی پێشانگا $200 داشکاندنی کردووە مەتری بە $900 لە ماوەی ئەم 4 ڕۆژی پێشانگا بۆ هەر مەترێک $200 داشکاندنی کردووە لەم پێشانگایە. ئەوە جگەل لەوەی دیاری و ئۆفەری زۆر باشیان هەیە، یعنی ئەوە وا دەکاتن تەشجیع دەکا هاوڵاتیان کڕین و فرۆشتنەکانیان زیاتر بکەوێتە کاتی پێشانگا لە ناو پێشانگای خانوبەرە و وەبەرهێنان. باشە توانیتان ئەو ئامانجە بپێکن لە ڕێگەی پێشانگاکەەوە گڕوتینێکی زیاتر هەڵبەت هەی بووە لە کەرتی خانوبەرەدا دروست بکەنەوە؟ بە تەکید ئەم پێشانگایە ساڵی یەکجار دەکرێتن. لە کاتی کردنەوەی ئەم پێشانگایە جوڵەیەکی گەورەی ئابووری بازرگانی لە ماوەی ئەم 4 ڕۆژە ئاڵگۆڕێکی زۆری دراوی ناوخۆ دەکرێت و لە ناوخۆی وڵاتیش لە نێوان هاوڵاتیان و لە نێوان وەبەرهێنەرەکان. باشە کاک هەردی ئێوە خۆتان هۆشیارن بەوەی کە کێ بانگێشتەکەنێرەوە کێ بەشدارە بێت لە ناو پێشانگاکەدا. هەڵبەت هەموو کۆمپانیەکان باشن بەڵام ئێوەش بۆ خۆتان باش هەڵبژاردنێکیان بۆکەن. توانیوتانە لە ڕێگەی و هەڵبژاردنەوە ڕەچاوی ئەوە بکەن کە ئەم کۆمپانیانە بەرهەمەکانیان یان پرۆژەکانیان کە پێشکەشەکەن بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بێت؟ سواز بۆخوا ئەو کۆمپانیانەی کە بەشدارن لەگەڵمان چ لە ناو خۆی وڵات چ لە دەرەوەی وڵات لە تۆپتێنەکانن لە کۆمپانیا گەورەکانن و ئێمە زۆر تەرکیز لەسەر یەک خاڵ دەکەین داوای ئەویان لێ دەکەین لە ماوەی ئەم 4 ڕۆژەی پێشانگا بەبێ ئۆفەر بەبێ داشکاندن نێنە پێشانگا و داخل نەبن لە بۆ هاوڵاتیان. ئەمە مەبەستمان زیاترەوەیە کە هاوڵاتی سوودمەند بیتن لە ماوەی ئەم 4 ڕۆژی پێشانگا ئۆفەرێکیان هەبێتن داشکاندنێکی تایبەتیان هەبێتن. ئەوە لای ئێمە زۆر میهمە. باشە هیچ کێشەیەکتان هەبوو لەگەڵ کۆمپانیایەک یاخود خاوەن پرۆژێک لەم چەند ڕۆژە؟
زۆر سپاس بۆ خوا هیچ کێشەیەکمان نەبوو و هەمووشیان قوبوڵی ئەو خاڵیان کردو و ئەوەی ئەمن دیتیتم جگەل لە مەسائلی پرۆژەی شقە و پرۆژە نیشتە جێبوونی شقە پرۆژەی ڤیلەشمان هەیە ١٠ داشکاندنی کردووە لە تۆتاڵی نرخەکەی لە ماوەی ئەم 4 ڕۆژە یعنی ئەوە جێگای دڵخۆشیە و ئەوە وای کردووە داتایەکان زۆر باش بن لە ماوەی ئەم 2 ڕۆژەی ڕابردوو. باشە ئەمێ تۆ هەم بە لایانی پەیوەندیدار هەم بە خاوەنی پرۆژەکان بە هاوڵاتیان بڵێ چ کاریگەریەک دروست دەکەن لە ڕێگەی پێشەنگەوە؟ طبعاً ئێمە ئامانجمان لەوە ئامانجی یەکەمان ئەوەیە کە وەبەرهێنەرانی بیانی ئەو وەبەرهێنەرانەی لە 16 وڵاتی جیاوازەوە هاتوون بە هەمان شێوە چۆن لە وڵاتی خۆیان وەبەرهێنان دەکەن لە هەرێمی کوردستانیش وەبەرهێنان بکەن. ئەمە ئامانجی سەرەکیمانە. ئامانجی دووەممان ئەوەیە کە هاوڵاتیان لە ماوەی ئەم 4 ڕۆژی پێشانگەیە دڵخوازی یەکێکەی خۆیان بن و سوودمەند بن لەم ئۆفەر و داشکاندانە و دەمەوێت لێرکانە ئاماژەش بەوە بکەم پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی و پاڵپشتی دەستەی وەبەرهێنان بەڕێز دکتۆر محەممەد شوکری بۆ ئەم پێشانگایە کاریگەریەکی زۆر ئەرێنی هەیە لەسەر ئەم پێشانگەیە وای کردووە ساڵانە ئێمە بە گوڕوتینێکی زیاتر وەک ڕێکخەرانی پێشانگە ئەم پێشانگایە ڕێک بخەین و زۆر سپاسی ئێوەش دەکەم وەکو یەکێک لە سپۆنسەرانی میدیایی ئەم پێشانگەیە ئەرکە چونکە دوجار هەمومان بەدەستە چەمەی کارەکەمان پێگە و نیشاندەریەوەیە کە کوردستان بەیەکەوە بەهێزترەکەین. باشە کاک هەردی ئەم پێشانگایە لەگەڵ پێشانگاکانی ڕابردوودا جیاوازیەکەی لە کوالیتیدا یاخود لە مامەڵەکردندا لەمانەیە لە چیا خۆیە بینێتەوە مەبەستمەوەی ئەو پرۆژانەی لەناو ئەم پێشانگەیان نمایش کراوە جیاوازیان هەیە لە ڕووی کوالیتی و باشکردنی بەرهەمەکانیان بەراورد بە پرۆژەکانی پێشووتریان و ساڵانی پێشووتری پێشەنگە. ئەو پرۆژانەی ئەم ساڵ لە پێشانگاکەمان بەشدارن دەتوان بڵێم ١٨ پرۆژەی نوێنە کە لە بازار هەیە لە ناوخۆت لە دەرەوەی وڵات کۆمپانیاکان نوێنە و من تەرکیزم لەسەر ئەوە کرد پرۆژەکان زیاتر ڕەچاوی سەیفتی بە دەرەجەیەک کراوە لە ناو پرۆژەکانیان ئەوەی کە من بینیم و ڕەچاوی ڕێژەی سەوزاوی و فەراهیەت کراوە لە ناو پرۆژەکانیان ئەنەوە جێگای دڵخۆشی هەم بۆ ئێمە هەم بۆ هاوڵاتیان. ڕاستە دوێنێژ یەکێک لە ئەندازیارەکان لێرە بوو ئەویش جێی دڵخۆشی بوو بەلایەوە ئەو لە ساڵانی ڕابردووە ئەوەندە گرنگیان بەو لایەنە نادرا بەڵام ئێستا لە پرۆژەکانی ئەم جارەی پێشەنگا بینین کە زۆر لایەنی ژینگەی و سروشتیان پاراستە. بەتاکید ئامانجی چوارەم ڕۆژتان چییە بێ ئێوە پێشبینیەکەن ئەوەی کە ئامانجتانە تارگێتەکەی کە داتان ناوە بگەنە و ئاستە؟ ئینشاءڵڵا چاوەڕوان دەبین لە 4م ڕۆژ بگەینە ئەو ئامانجەی کە ئێمە ویستومانە. سوپاس بۆخوا لە 2ەم ڕۆژ گەیشتونەوە ئامانجە ئەم ڕۆژی سێمە بۆیە لێرکانە داوا لە هاوڵاتیان دەکەم ئەمڕۆ بەیانی کاتماوە بۆ ئەوەی سەردانی پێشانگا بکەن بۆ ئەوەی سوودمەند بن لەو ئۆفەر و داشکانە تایبەتانەی کە کراوە لە ماوەی ئەم 4 ڕۆژە. باشە بێگومانی یەکەم ڕۆژ کە پێشەنگا کرایەوە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێز مەسرور بارزانی جەختی لەوە کردەوە کە ئەبێت پرۆژەکان شایستەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەبێ کوالیتێکی باشیان هەبێت. ئێوە ئەمەتان ڕاگەاندووە بە خاوەنی پرۆژەکان خۆی لە نزیکەوە یەک بەیەکی بەسەر کردەوە ڕازی بوو لەو کوالیتیەی کە نمایشیان کردبوو؟ ئەمن ئەوەی لەگەر جەنابیان دیتم کە سەردانی پرۆژەکانی دەکرد یعنی جەنابیان زۆر دڵخۆش و بە ئەوەی کە پرۆژەکان لەسەر کوالیتیی زۆر باش و لەسەر ڕەچاوی هەموو خاڵەکان و هەموو یاساکانی وەبەرهێنان کراوە زۆر دڵی پێی خۆش بوو و وەبەرهێنەرەکان ئەو پرۆژانێک کە لەم پێشانگایە عرضیان کردو یانەوەتە بەشداریان کردووە ڕەچاوی ئەو خاڵانە کراوە کە لە یاسای وەبەرهێناندا هەیە لە جەنابیان دڵی پێ خۆش دەبێت. باشە کاکردی ئێمە ئەوەی ئەرکە لە سەرمانۆک و میدیا هەستین بە گواستنەوەی ئەم کارانە وەکو خۆشت وتت تەنها 2 ڕۆژماوە بۆی کە هاوڵاتیان بێبەش نەبن لەو ئۆفەر و لەو دیاریانەی لەلایەن پرۆژەکانەوە نمایش ئەکرێت و پێشکەش ئەکرێت واوەی ئێوەش کە کردوتانە بێگومان ئەبێتە بنەمایەکی دیکە بۆی کە لە ساڵی ئایندە چەندین کاری دیکە بکەن. سوپاسی بە ڕێستانەکەین زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە زۆر سپاس دەستان خۆش بێ سپاس.
بەڵێ جەمال لەگەڕێمەوە لای ئێوە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 بەردەوامە بێت لەگەڵتان ئەمڕۆژ لە بوڵتنەکانی دیکەوە بە هەمان شێوەی ڕۆژانی پێشووتریش هەواڵابوووریەکان ڕاستەوخۆ لێرەوە پەخش دەکەین و چەندین زانیاری وردەکاری دیکە کە لەسەر هەموو تەوەرولایەن و جومگەکانی پێشانگاکەیە ئێمە دەیخەینە ڕۆ.